بركات يا شيخ عام. کە نسیبت لە شتێکدا بوو هەموو دنیا دژت بێ هەر ئەوە ڕوودەدا کە بۆت نووسراوە. ئەم قسەیە تەواو بۆ ئەو ڕووداوە دەبێ کە بەسەر گەنجەلی بێکەدا هات. هل لك سر عند الله بينك أن عامر مادی مەنسوور قەزافی گەنجێکی لیبیە، ناوی بۆ حەج دەرچووە، بەڵام کاتێک دەگاتە فڕۆکەخانە بەهۆی کێشەیەک لەسەر ناوەکەی ڕێوشۆنە ئەمنیەکان دوای دەخەن و فڕۆکەکەی دەفڕێ. هەرچەند عامر هاوار دەکا فڕۆکەکە جێی نەهێڵێ، بەڵام گوێی پێنادەن. فڕۆکە دەگاتە ئاسمان، بەڵام پاش چەند خولەکێکی کەم بەهۆی کێشەیەکی تەکنیکی دەگەڕێتەوە. لەگەڵەوەی دەرفەتەیە عامر ئەم جارە بڕوا لەگەڵیان، بەڵام فڕۆکەوانەکە ڕێگەی پێنادات و دیسان دەفڕێ. دیسان بەهۆی کێشەیەکی تەکنیکیەوە بۆ جاری دووەم دەگەڕێتەوە. لەم کاتەدا فڕۆکەوانەکە بڕیاری خۆی دەدا و بە تیمی سەرزەوی دەڵێ ئەگەر عامر نەیەتە ناو ئەم فڕۆکەیە بە هیچ شێوەیەک نافڕن. عامر سەر دەکەوێت و فڕۆکەکە بە سەلامەتی دەفڕێ. هەموو تیمی فڕۆکەوانی و سەرنشینەکان وێنەی لەگەڵ دەگرن و پێیان وایە ئەوەی ڕوویداوە موعجیزەیە.